بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین دەبارەیەوەی ساڵی ئایندا وەکو دیاردەگەردونیەکان ساڵێکی چۆن دەبێت دیاردەگەردونیەکان چیمان پێ دەڵێن ئایا بورجەکان ئەسڵ و ئەساس و بنەمای زانستی هەیە یان نا ئایا ئەوەی کە دەڵێن فلان ئەستێرە کشا ئەوە کاریگەری لەسەر فلان دیاردە و ڕەفتاری مرۆڤ دەبێ ئەمانە ڕاستن یان نا گفتوگوێم پرسو باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز دکتۆر حسێن ڕابی پسپۆری فیزیا. دکتۆر سڵاو لێبێ بە خێراتی. بەساقۆ بژیت. دکتۆر ساڵی 2026 ئێستا لە جیانە ئیتر ئەمڕۆ بەیانی میدیا جیانەکان زۆر کار لەسەرماکەن فلان فەلەکناس فلان پێشبینی کار وا دەڵێ ساڵێکی وا دەبێ ئەوە دەبێ ئایا دیاردەگەردونیەکان کاریگەریان لەسەر ڕەفتارەکانی مرۆڤ هەیە؟ بەس کێشەکە ئەوەیە سەرگەر برادەرێک قسەمانە کرد باش ئەم پێشبینیانە بۆچی بەس بۆ منتەقەی ئێمە ئاکرێ بەس بۆ ناوچی ئێماکەن وزە بۆ جیوە کەنەدای ناکەن سم بۆ سویدی ناکەن یا مەسەلەن توزانم بۆ ژاپۆنی ناکەن هەموو ئەم بەڵام پێشبینیە موسیبەت بارانە هەمووی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چونکە بۆچی خۆی بڵێن ناوچەکە ناهاوسەنگە یعنی کێشەی تایە ناهاوسەنگێکی گەورەی تایە ئەوەیە هەرچیە بڵێ ڕاست دەرەچی هەرچیە بڵێ هێنانێ بڵێ وەڵاوە لە عێراق تووشی شەڕە بێ خۆی عێراق 5,000 ساڵە هەر شەڕە خۆی پێشبینی خراپ نییە هەموویەر پێشبینی ناخۆش بەشی زۆری ناخۆشە بەس خەڵ گرنگی بە خۆشەکان نادەنەسڵن نایە مەزان بڵێ ساڵێکی پڕبارانە بێ کشت و کاڵە بێ ئەمانە بێ نفسیەتی خەڵکی ئەمە زۆرتر بە دوای موسیبەتەوەی ئەوە موسیبەتمان بەسەر هاتووە زۆرتر حەزمان لێ بزانێتین کارەساتەکان چۆڕۆدەن تاوەکو ئەمە سایکۆلۆژی بۆمان دروست بووە مێژوێرمان هاتوۆتە جیناتمانەوە بۆی مێژوو جینەتی کە نابڵێن بەس لە کولتورمانە بە شێوازێکە بەردەوام ئێمە کۆنتترۆڵەکرێن بۆەوە لە موسیبەت پارێزراو بین لەسەر لە عیلەوە دەست پێەکە بەردەوام دایک و باوک مناڵەکانیان کۆنتترۆڵەکەن بۆەوە لە پارێزراو بجا ئەما گوازێتەوە بۆ سیستەمەکان بۆ بەزان بۆ پەروەردە بۆ مزگەوت لەوێ بۆ حکوومەت کە بەردەوام بۆ کۆنتترۆڵکردن یعنی مە دوای هەواڵ و دەنگ و باسی موسیبەتەکان زیاد بەردەوام بەدوای ئەو بەختیارالی قسێکی بیر دێنامەوە دەڵێ مرۆڤ ماوەندەی چێژ لە گێڕانەوەی بەدبەختیەکانیە بینێ چێژ لە باسکردنی شتە هەرەوەی ئەو شتێکە پێڕم نێرگسیت چونکە یەکێ لە سیفەتەکانی نێرگسەوەی کە بەردەوام بۆڵە بەردەوام ئەکروزیێتەوە ئەو کروزانەوە گەرێتەوە بۆ گەرێتەوە بۆ کە مناڵیەکی باشمان نییە مناڵێکی زەحمەتاویمانەوە ئەو مناڵیە زەحمەتاویە کە بێ لە گەورەیەت و بەردەوام بکروزیێتەوە کەواتە بۆ وەڵامی پرسیارەکەی من دیاردەگەردونیەکان کاریگەریان لەسەر ڕەفتاری مرۆڤ هەیە یان نییە؟ هەیانە و نییانە هەیەە بەچیمانە بە شۆزی نفسی هەیە ینی کە تۆ قبولت کردە شتە هەیە ئەنی ئۆتۆماتیکی کارێکەکەی هەبێ کە تەسیری هەبێ بەڵام ئەگەر قبولت کرد کە نیەتی نایبێ ینی شتەکە کاتێکەیە کە خۆ تۆ بتەوێ کە ویستت ئەی بێ کە نەدویست نایبێ ئەم گەردونیەکان بۆ شێوازن ئەلبەت نەکەوە کە مەسان بڕە هەنێشتی تایبەتی کەش گەردونیە وەکو مەسەن تیشی گەردونی وەکو مەسەلەن چزانم ئەو کاتێکانە کە ناو خۆرە ڕۆیەوە ئەوانەوە تەوانوەڕە ڕاستەوە تاسیری هەیە یعنی دکتۆر بە پێی زانست هیچ بنەمایەکی نییە جەسڵ ساسێکی نییە ئەستێرەکان ئەما بێ بە شێوازی کەلێکی بیتەوە دەیفەن ماشاکە ئێمە حەو ئەستێرەی حەو تەنی گەڕۆکمانەیە لە ئاسمانە کە بە چاوی ڕوتە بینرێن حەو تەنی گەڕۆک مەریخە ئەتاڕەدە زۆهرەیە بەڵێ مشتریە زحەلە مارسە ئەو وەختە بڵێن ئەمانە لەگەڵ خۆر و مانگ ئەمانە ئەبێنێن و ئەمانە لە کۆنا چونکە ئەجوڵێن ئەمانە ئەجوڵێنم گەڕۆکن ئەمانە هەمویان خوا بوون هەری کام لەمانە خوای خێڵێ بوون خوای قەبیلەیە بوون خوای تیرەیە بوون و بەپێی ئەوە مەسەلە نەهاتن هەر کەسی خۆی بەستەوە بەوە مەسەلەن پاشاکەی کەم خۆی بەسەوە بە مانگەوە بتەوە دە منتەقی عێراقا مانگ زۆرترین هینیە بووە بڵێن تەسیری هەبووە مانگ پەرستێک جار زۆر بوون جا ئەوەیە کە مەسەلەن تۆ بینی خۆی کاتێککە مانگ دەرەکەوێنی مەسەلەن ڕووناکە بێت و اینمە لەسەر نفسێتی ئەو خەڵکەی کە مانگ پەرستن تاسیر دانێ و تەبعاً هەست بە باشبوونەکەن هەست بە باشبوونی کرد کە نفسیان بە هەستی بە باشبوون کرد ئەم دەرەسەر ژیانیشە تاسیری پۆزیتیڤ دانێ ینی ئالەم جیهەتەوە بەڵێ تەسیری هەیە بەڵام بەڵێ مانگەشەوە تاسیری هەیە ژیانی ڕۆژانە تاسیرمانەیە کە بەسەر شەوان کە ڕووناک بێتەوە تەبعاً
لەوانەیە تاسێسەر ژیانی هەبێ وەکو هاتوو چۆم جۆرەشتانە بەڵام بەگشتی ئەمە بۆچی مایەوە لەوێەوە هاتووە بەڵام کە لە ئاسمان ورد بوونەوە بڵێن ئەوانەی کە پیانەوەن ئەستێرە ناس و ئەم جۆرە کەسانە داهاتیان نەبوو ئەستێنەی داهاتی نییە وەکو بڵێن پزیشکی وەکو زیندەناس پزیشکیش بوو پزیشکە داهاتیە بوو کیمیاگەر داهاتیە بوو بەڵام ئەستێرە ناس داهاتیان نەبوو ئەوە بوو کە بۆ پایکردنی بژێوی پشتیانە بەس بەو شتانە یعنی بۆدێکی مادی هەیە بۆ دەستکەوتنی پارە ئێستێژەوە هەر هەیە وەڵا هەمان کاتە نەفسیانی تاسیر دانێ باشە دکتۆر تۆزەگەمە ینی لەسەری بڕۆین یعنی هەموو پێشبینیانی کاسێرە ناسەکانێکن بۆ دەستکەوتنی پارەیە ئەستێرە ناس ئەستێرە گەر دوو جۆر بنێ ئەستێرە ناس ئەستێرە گەر ئەستێرە ناس ینی بڵێن هین بڵێن ئەسترۆلۆجیست کە ئەستێرە گەرە و ئەسترۆنۆمی کە ئەستێرە ناسە ئەم دوانە تا سەردەمی گالیلۆتێک بگرە دواتریش لە یەک جیا ناکرانەوە تێکەڵ بوون باشە تێکەڵ بوون بەڵام ئەستێرە ناسی ئێستا علمە بە تەلیسکۆپ و بە تیۆری و بە دانیشی لێکۆڵینەوەکەی توێژینەوەکەی و ئەو وەختەکانێ پێشبینیەکەی بۆ داهاتی ئەستێرەکان هەسارەکان ڕووداوانە کە لەناو گردونە ڕوویە ئەمە جیاوازە لەوەی کە تۆ دابنیشی مەسەلەن بزانێکی جوڵەی هەسارەیە یەک ئەسێرەیەک چ تەئسیرێکی لەسەر بڵێن ژیانی داهاتووی کەسێکەیە یعنی ئەمە ئەسڵ وەساسی نییە بڵێ فڵان ئەستێرە دەکشێ ژیانی تۆ ئاوای لێ بۆ ئەسڵ و ئەساس لەن چۆن آخر شتەکە تۆ زێهینە ینی بڵێن ئەوە بڵێن هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە ئەسڵ و ئەساسەکە خۆمان دروستیەکەی مەسەلەن پاشایەکە باشە بفەرز حکومڕانێکە قەلەقە بێتاقەتە لە پاڵشە بڕێ وەزیر و گزیر و ئەمانە هەن بە کاریە هێنن ئەستێرێکە بین ئەکشێ ئەڵێن ئەوە تۆی بەرەو ئاوابوونەوەی بەرەو مردن ئەڕۆی وەرە مەسەلەن بێگەر ئەگەروانی دەوروبەری ئینسانی باش بن وەرە بێ خزمەتی خەڵک بکە پارەیان بۆ خەرج کەشت ینی ئەم شتانە ئەکەن ئەم شتانە کراوە ینی بڵێن بنەمای زانستی نییە بنەمای زانستی نیە زۆرتر بنەمای دەرونی هەیە بنەمای دەرونی هەیە بەڵام ئەسڵ شتەکە خۆی زانستە ئەسڵ شتەکە ئەسترۆلۆژی لەگەڵ ئەسترۆنۆمیە سەردەمێ لە یەک جیا ناکرانەوە بە تاوی تێکەڵ بوون بەڵام توێ بڵێن زڕە زانستە نەکزانستوانە بورجەکان ئەم ساڵانەی دوایی زۆر کار لەسەر بورجەکان نەکرێن بورجانە چ بنەمایەکیانەیە لەسەر چ هەرەوەیە بەسەن تۆ تماشاکەی ئەو ئەمریکا لە نیوەگۆی باکوور ئەژین کە دێنن چیەکەن ئەستێرانەی کە لە ئاسمان هەن کۆمەڵن ینی بە چاو کە ئەبی سیرەکەی کۆمەڵە نەک بەڕاستی لەوانەیە لەیەکی زێکجار زۆر دوور بن بەس ئەوانە دێن چی لەکەن بە هەرە و 12 بورجە کە بڵێن 12 بەس 12 لێ حەسیابەکان ئەم 12ەیە بێت بە 12 مانگەکەی خۆمان 12 مانگەکە هەیە بەن لە ڕووی ئەوەوە بڵێن هینەکەن هەرێکی کە لە مانجێکە لە دایکە بێ ئەیبەستنەوە بە بێکە لەو کۆمەڵە ئەستێرانەوە ئێتر ئەو کۆمەڵە ئەستێرە فەرمانڕەوایە لەسەر چارەنووسی ئەو کەسە هیچ ڕەبتیان بەیەکەوە هەیە هیچ ڕەبتیان نییە بورجەکان کەواتە ئەسڵ وەساسی نییە ئەسڵەکە نەفسیە وەک عەرزم کردی بیانی بۆ نمونە من بورجێکم بۆ نمونەی سە تۆ ناتوای پێم بڵێ بورجەکەم ئاوها بێ بۆ هەر وڵاتێکی دیکەش کە دەیڵی پەیوەندی بەلانی نەفسی خۆمەوە هەیە بەڵێ مەسەلەن تۆڵی برجم شێرە لەگەڵ برەدانە برجم شێر فەریکە و شێر کامیان مهمترە بەسەکە پێڵێ برجی شێر هەر لە خۆیەوە هەنێ شت پیاکە هەنێ بڵێن هەست بە دەسەڵات خوازی هەست بین لە ناخیا دروستە بێ و ئەوە تو بێ کە کاتێک قسەی بۆکەی ئەبێ باسی ئەو شتانی بۆ بکەیت ئەوەی من 23 جا لە تەسکەرەیە شێرە 22 مانگ فەریکەیە خۆ حتمما هەر لەدایک بووم 23 مانگ یەکسەر نیان بردم بۆ تەسکەرە دووسێ ڕۆژ پێشەوە کەواتە لە فەریکە لەدایک خۆی ئەبێ ئەو شەوی پیتادنەکە مهمترە لە هەمووی چکە لەوێ چارەنووسەکە دیاریەکرێنی بڵێن 9 مانگ پێشتر 9 مانگ پێشتری زۆر گرنگترە لەوە کە لەدایکە تۆ لەوێ مناڵەکە دروستە بێ ئەبێ ئەو لە ڕاستیە ئەبێ ئەو کاتە حەسێب بکەن بەڵام بەرحاڵ وەختێکە بە کەسێکەڵێن مەسەلەن تۆ برجی سەتڵی هەنێ سیفەتی هێنێ ئەو سیفەتانە لە ژیانیا بەرجەستا بێ من دیقەتم کردووە ئەوانەی کە بۆیان گرینگە برجی شێرون ئەغڵب توندی تیژن ئاغڵب بینومە توندی تیژن نەک هەمویان بەس وەرە ملت بتو حەزی بت هەستی بت یعنی لە ڕووی دەرونی و کاریگەری کاتە سەرە باڵێ 100% کاریگەریەکە ئەگە باوەڕی پێی بێ ئەساسا منش کاریگەریی نییە من ئەزانم لە بنی بنەوە چ خەبەرە بەس کەسانێکە بۆ ئینە بادێن تەئسیری هەیە و تەئسیری
پۆزیتیڤیان نێگەتیڤەکری هەبێت. دکتۆر زۆر خوێندنەوەی ئەمانەش دیسان و ناوباتەوە ناوەوەی لە واقع دوور تەخاتەوە ئەو زۆر خوێندنەوەی ئەمانە لە واقع دوور تەخاتەوە بەس ماڵەتۆم هەفتەیەکی خەبناک بەسەرە بێتتر لە خۆتەوە کێشەکانی لەوانەیە ئەوە نهین بێنی بڵێن دوو حاڵەتی هەبێت کەڵێ هەفتەیەکی خەمناک بەسەرە بێ هەوڵەدا خەمناک نەبێ هەوڵەدا خەمناک نەبێ خەمەکە دێ بەس دووریە خاتەوە لە خۆی ئەمە خۆی باشە لە هەر حاڵە شتێکی خراپ نییە ئەگەر لە واقع دووری نەکاتەوە ئەگەر ئەوە نەبێ بەهۆی ئەوە کە مەسەرەن ئیستغلالن نەکەن جەماعەتێ ئەمانە خراپ نین بە کشتی باش. ئێستا تۆ کەواتە هیچ پێشبینیەکەت نییە بۆ 2026 2026 پێشبینی هین وەزی ئێرا هەروە خۆیە بێ هەروە خۆیە بێ بێکە هەیە ئەوەختە وەزی ئێران خراپترە بێ وەزە یەکگرتووی ئیسلامی چۆن بەری بەرەو بچووکتر هەروە چونکە هەنێ لەو حیزبی ئیسلامی لە ئەمە ڕقی خۆتە ڕق نییە لەسەرکردن سۆشیال میدیا لا خۆیان دەین چۆنە یەکگرتووی ئیسلامی لە شوێنێکە هاتووە هینی کردووە بڵێن خۆی بنیاد ناوە شوێنی نەرگسێتی مرۆڤە شوێنی خۆپەرستی مرۆڤە مرۆڤ خۆی زۆر بە مهمە زانانی ینی خۆیەکا بە کەسێکە زۆر مهمە ینی ئەوەیە ئالەویا هاتووە شتەکەی بنیاد کردووە و ئەوەیە بەردەوام بچووکە بێتەوە ئەمە پێشبینێکی زانستیێکی بینەوەیان وەکو دکتۆر حسێن ڕابی کە پێشبینی دەرونازیە مەسەن تۆماشاکەەوە باسی حیزبێکرا ناوی نایەنەوە حیزبە وتیان وا تۆکمەیە وا فڵانەوەتم بای بێتە سلێمانی بزانێکە چۆن لە ماوەیەکی بڵێن چەند ساڵەیە پارچە یەکەن چۆن سەرەتا سەرخەنە سەری ئەمجار پێ ڕابێرن ینی خۆی بە مهمە زانێ ئەو خۆی بە مهمە زانێ ینی یەک سیفەتی خەڵکی سلێمانیەتی نێرگە شوێنیە ئەمە هەیە لە ناو خەڵکی سلێمانی ئەمە سیفەتە هەیە کەسێکە خۆی زۆر بە مهمە بزانێ سەرەتا ئەوانش ڕێز یەگەنانە زۆر مهمە بەس کە بەرەبەرەتی یەگەن کە لە ڕاستی ئەوانە ئەمجا دەستەکەن بەچی بە سوحبەت پێکردنی ئەمجا وای لەکەنی تو خۆی گومان لە خۆیەکە کە ئەسە مهم نییە ئەوەیە لەوەوە مەسەن تماشاکەی ئەو هەموو ئەم حیزبانی کە لە سلێمانیە سەریان دەرهێنەوە لە کۆتەیە پارچە بوون بە تێوەدەوانەی کە خۆیان زۆر مهم زانیوە ئەوەی لەگەڵ هەندێک حەزبێ ماونەتەوە ئەمە خۆیان گونجاندووە لەگەڵ خۆیان لەگەڵ نگا گونجاندووە بچووک بوونەتەوە حیزب بە گەورەی نەماوەتەوە بەس تا نێرگسی تر بێتە خۆ بە مهمتر بزانی سلێمانی زیاتر وێران تەکا بچووک دەکاتەوە چونکە بێ ڕابێری ئەوەی ئەو نێرگەسکەی لە سلێمانیا هەیە جا ئەوەیە بۆ یەکگرتووی ئیسلامی پێشبینیەکەم بچووکە بێتەوە ناکرێت گەورە بێتەوە ناکرێت چکە لەو شوێنە خۆی بنیاد ناوە باشە چی بۆوانە ئەمە دوا پرسیارم چی بۆوانە دەڵی کە ئیتر خوێن وەکو پێشبینی کاری بورجەکان بە نەسرادام و سەزانن خۆی ئەکرێ مەسەرەن بڵێن زۆر مهمەوە چونکە خەرجێکی زۆر گوێن لێگرێ ئەوە لەو جیهەتەوە زۆر مهمە بەڵام ئەکرێ کارێ بکەن کە لەگەڵ قسەکانیانەکە و قسانەکە ئەیکەن یعنی دانایی خەڵک بەرزکەنەوە ئێستا من باسی بورجەکان بۆ دنیای معلوماتم قسەم کرد بزانن حوتەکە لەکوێ هاو پیرۆزی حەڵ لەکوێ تۆز لەکوێ توان ینی ئەمە بەس ئەوانش ئەتوانن مەسەلەن لەگەڵ ئەو بورجانە دانایی و زانایی خۆیان بەرزکەنەوە و لەگەڵ ئەوە کە مەسەلەن پێشبینی داهاتووی کەسێکەکەنەوە بۆ شێوازە هەوڵەدەن ژیانی باشتر بکەن ئەو معلوماتێکی بەنێ و ینی پۆزیتیڤی بکەن. سپاس دەکەم دکتۆر بەخێرە سەرچاو ئەمە بۆ بەرچاوڕوونیەک بوو بۆی کە زۆر قسە لەسەر مەسەلەی بورجەکان و لە ساڵی تازە و ئەوە دەکرێت بۆی بزانین لە ڕووی زانستی و بنەمایەکی هەیە ئەوە دکتۆرەڵێ وەکو بنەمای زانستی لە ڕووی سایکۆلۆژی و کاریگەری لەسەر نەفسێتی ئینسانەکانە بێت لە حاڵێکە ئەگەر تۆ بڕاو پێیان بێ کرد بڕاو پێیان نەبێت کاریگەریەکی نییە و سپاس بامەدەبوونێت خۆش بێ خۆشویستان بە یارمەتیە و